سڵاوتان لەبێ خۆشەویستان، من چۆمان خسرۆم لە دیداری تایبەت لەگەڵتانم بژاری ئەمجارەی دیداری تایبەتم تایبەت کردووە بە سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دووبەی کە دەکاتە سیانزەمین کۆنفرانسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیا بەم ناونیشانە لووتکەی حکوومەتەکان هەرێمی کوردستان بە بەشداری سەرۆکوەزیران و شاندیاوەری چەندین ساڵە بەشداری ئەم کۆڕبەند و کۆنفرانسانەیەکە لەگەڵ کاک سەروەر جەلیل وەکو چاودێری سیاسی ئەم بژارە تاوتوێەکەین. کاک سەروەر بخێراتی. سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێستان. بەشداریکردنی هەرێمی کوردستان لە چوارچوەی حکوومەتی عێراقی فێدراڵی هەرێمی کوردستان کە ئێمە دەیبینینەوە لەگەڵ 300 کەسایەتی گەورە و لەگەڵ سەرمایەدا لەگەڵ کەسانی بزنسمان و لەگەڵ ڕۆشنبیرانی جیانە چه ڕۆڵێکی بۆ هەرێمی کوردستان دەبێ و پێگەی هەرێمی کوردستان لە بەشداریکردنی کۆنفرانسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاک سەروەر چۆن هەڵەسەنگێنێت؟ سپاس بۆ جەنابەت. ئەو کۆنفرانسە لە بارودۆخێکی گرنگ ئەنجام درا. ئەم کۆنفرانسێکی دیبلۆماسی ساڵانەیە لە سەراستی حکوومەتەکانی جیهان ئەکرێت و بۆ ماوەی 13 ساڵە و کۆنفرانسە بە بەردەوام بە ناوی کۆنفرانسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لووتکەی حکوومەتەکانە سەرانی گەورەی دەوڵەتان و حکوومەتەکان لەو کۆنفرانسە بەشدارە بن. مژاری گەرمی ئەو کۆنفرانسە بە بەردەوامی مژاری سیاسی و دیبلۆماسی و ئابووری و ئەمنیە بێت لەگەڵ گۆڕانکاریە جیهانیەکان. بۆ هەرێمی کوردستان گۆڕانکاریی گرنگە لە کاتێکی پێویست بوو. ئەوەمان بیر نەچێ هەرێمی کوردستان تاکە هەرێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەرێمێکی دەستوری یاساییە بە پێی دەستوری حکوومەتی عێراق دەستوری هەمیشەیی 2005 جنسێتی هەرێمی کوردستانی دیاری کردو بە 3 محافەزە و ئەم 3 محافەزەی حکوومەتێکی خۆجێیی خۆیان هەیە و پێوتری حکوومەتی ئیقلیم لە چوارچێوەی حکوومەتی فیدراڵی عێراقی. ئەم جارە عێراق بە 2 حکوومەت بەشداری کردووە، حکوومەتی فیدراڵ و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵەکانی ڕابردووە لە ئێستاش حزوریەتی بەردەوامی هەبوو لەو کۆنفرانسە. بەڵام ئەم ساڵ بەبوونەی و بارودۆخی کە هەرێمی کوردستانی تێکە و ئەو موشک بارانەی کە وڵاتانی گەماروی ئابووری سیاسی بڵێ گەماروی جاران خۆی لە ئابووری بینی و ئێستا گەمارەکان گۆڕاون بوو گەماروی هەم سیاسی هەم ئابووری هەم سەربازیش. ئەم چاوپێکەوتنەی سەرۆکی حکوومەت جەنابی کاک مەسرور لەگەڵ ئەو سەرۆکانەی دنیا و ڕوونکردنەوەی تەواوی بارودۆخەکە بە شێوەیەکی پراکتیکی بۆ دەوڵەتان و هەڵوێست و ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو بۆ خۆی پانەڵێکی هەبوو بەشدار بوو لە پانەڵەکە ڕوون کردەوە و باسی ئەوەی کرد کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان باجی هەڵوێستەکانیە کە هەڵوێستەکانی هەرێمی کوردستانیش بریتە لە ئاسایش و ئەمانی هەموو دنیا لە ناو پاکێجێکی گرنگە لە پێناو گەشەسەندنی تەواوی سەرجەم بەشەکانی دنیا. هەرێمی کوردستان بۆتە سەقامگیری بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە وتارەکەی سەرۆکوەزیران یعنی ئەوەی کە لە وتارەکەیەوە جەختی لەسەرەوە کردەوە. ئەگەر زۆر دوور نەڕۆی سێری ساڵەکانی ڕابردوو بکەین لە دوای ئەوەی کە حکوومەتی ڕژێمی پێشوو عێراق گۆڕا ڕژێمەکە حکوومەتی فیدراڵ دامەزرا لە دوای 2007 جەنگێکی تایفی لە عێراق دەستی پێکرد سوننەکان زۆربەی هەڵکشان بەرەو هەرێمی کوردستان پێکاتەکانی تر و پێکاتە ئاینیەکان وەکو کلدان و مەسیحی و ئاشوریەکان و بەشێکی ئەوانش کە پێکاتی جیاوازن لە ئێزدیەکان بەرەو هەرێمی کوردستان هاتن. ئەمە لەو قۆناغە لە قۆناغی دوای ئەوە قۆناغی گەشەسەندن بوو. ئەو کاتی کە گەمارۆ لەسەر زۆرینەی وڵاتان هەبوو، زۆرینەی وڵاتان لە چواردەوری ئێمە وەک ئێران و تورکیا اقتصادیان داوەزی بوو. بۆ زانیاری جەنابەت کە لە سووریا شەڕ هەبوو 2013 نزیکەی 320 بۆ 500,000 دەستی کاری بیانی لە هەرێمی کوردستان ئیشی کردووە. یعنی ئەوە فاکتەرێکی دارایی بۆ خێزانانەی خۆیان کە لە وڵاتەکەی خۆیان بوون لە دوای قۆناغی 2011 و لە دوای 2011 قۆناغی شەڕی داعش پێشەوە تاکە هێزی نیزامی لەسەر زەوی و هاوپەیمانانیش لە ئاسمان کە بریتی بوو لەوەی کە چۆن ئەو مەترسیە جیهانیە کە پێوترا داعش دووری بخانەوە هەرێمی کوردستان فاکتەری سەقامگیری ناوچەکە بوو. بیرمان نەچێت لە چەندین گەماروی تری لە چەندین
حاڵەتی سروشتی وەکو بوومەلەرزەکان کە لە تورکیا و لە ئێران ڕوویا هەرێمی کوردستان دەست پێشخەری هەبوو بۆ بابەتانە کەواتەگەر ببینی کۆی هەموو ئەمانە حکوومەتی هەرێمی کوردستان فاکتەری خێر بوو هەم بۆ منتیقەکە هەم بۆ ناوچەکە نزیکترین بابەتیان بریتی بوو لە حکوومەتەیەک لە دوایەکەکان لە دوای ساڵی 2023 کە دروستەکرێت تەشکیلەکانیان لە هەولێر بوو بۆیە ئەمە وای کردووە هەرێمی کوردستان لە نێو قسەکانی کاکسەروەریانی جەختی لەسەرەوە کردەوە کە لە نێو وتارەکەی سەرۆکوەزیرانە ئەمە وترایەوە کە هەرێمی کوردستان نابێتە هۆکار بۆ ناسەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی بۆ دراوسێکان. جەختکردنەوە لەسەر ئەم بابەتە زۆر مهمە. بیرمان نەچێ سەرۆکی هەرێمی کوردستانیش لە ماوەکانی ڕابردوو لەگەڵ هەموو شاندە بیانەکان هەموو ئەو بابەتانی باس کردووە کە هەرێمی کوردستان نابێتە هەڕەشە بۆ هیچ جێگەیەک و لە کۆتاوتی جەنابی سەرۆک بارزانیش لەسەر موشکبارانەکەی هەولێر باسی ئەوەکە کە نابێتە هەڕەشە بۆ هیچ وڵاتی بەڵام هەڕەشەش لە هیچ کەسێک قبوڵ ناکات. ئەم پەیامە پەیامێکی دوولایەنەیە هەم پەیامێکە بۆ دەست درێژەکەی دەستێکی بۆ ئاشتی و قبولی دەست درێژیش ناکەی ینی ئەمە دوو بابەتی گرنگە پێم وایە لە ناوەڕۆکی وتارەکەی سەرۆکوەزیرانیش لە دووبەی هەمان دووبارەکەمەوە ینی بە پێچەوانەی ینی ئەو خەیاڵی ئەوان کە بۆ نمونەکە دەبنەوە هۆکاری نائارامی یاخود دروستکردنی قەیرانی ئابووری سیاسی لەسەر هەرێمی کوردستان هەرێمی کوردستان دەبێتە بۆتە فاکتەرێک بۆ ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نمونەی شەڕی هێزێکی هەر بەربەری وەکو داعش کە هەزاران پێشمەرگە شەهیدکران بۆ ئەوەی کە هێزێکی بەربەری وەکو داعش نەبێتە مەترسی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خۆی قسەکە لێرە لەسەر بابەتێک ئەگەر بۆستین هەڕەشەکان هەڕەشەی شەڕی بە وەکالەتە لەسەر هەرێمی کوردستان ڕاستە دەوڵەتێک بە شێوەیەکی عەلەنی کە ناتوانێت هەرێمی کوردستان بسڕێتەوە لە ڕێگەی مەسەلەن قانونی لە دەنگۆیەکی زۆرە بیستین بۆ ماوەی 2 ساڵێکە بۆ هەموارکردنەوەی دەستوری عێراقی لەبەرەوەی هەرێمی کوردستان هەڵبۆشێنەوە ئەمە کێشەیەکی قانونیە بۆ هەرێمی کوردستان لە ڕووی پێگاتی ئاسکەری و پێگاتێکی ئاسکەریدان پێدەنراو هەیە لە عێراقا کە بریتە لە حەشتی شعبی وەکو ئاخر قسەی دوێنەی سەرۆکی هەرێم بەرەی پێشەوەی شەڕ لە ئێمە دیار نییە بە بەردەوامی و هجومانی لە دوای ساڵی 2007 کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان لەو منتیقە حدودیانەوەن کە ئێمە حدودمان هەیە لەگەڵ عێراقا و هەموو ئەو هێرشانە لەوێەوە ئەنجامەدرێ و بەشێکیان لەژێر دەسەڵاتی پەکەکەون بۆ زانیاریتان ئەمانە بوونەتە کێشە و چەند جارێک لە دوای ساڵی 2019ەوە بە بەردەوامی کۆی ئەو موشەکانی کە هاتوون لە ناو خاکی ئێرانەوە هاتوون بۆ هەرێمی کوردستان کەواتە ئەمانە هەمووی بەرەیەکی شەڕن هیچ کات هەرێمی کوردستان لەم بابەتانە دەست پێشخەر نەبووە دەوڵەتان بە پی مەزاجی خۆیان هەرچ مشکلێکی ناوخۆییان هەبێ بۆ داپۆشینی مشکلە ناوخۆیەکەیان بۆ بچووکردنەوەی قەبارەی کێشەکە شەڕێک لە دەرەوە دروستەکەن پێم وایە ئەوانیش باشترین شوێن بۆ ئەم بابەتە هەرێمی کوردستانە چکە پێم وایە لە دوای ساڵی 2021 و ئیستیقلالێتی دەستی ئاشتی هەرێمی کوردستان کراوە لە پەیوەندی دیبلۆماسیەکان یاخود ئەمە بەواتایەکتر کاکسەر ئەم هێرش و ئەم گەمار و سیاسی ئابووریانە ئەکرێ ئەوە ینی هەڵسەنگاندنێکی واقعیانە سیاسیانەی بۆ بکەین کە ئەویش کۆڵیکردنە لە بوونی کیانێک بوونی بەتایبەتی لە هەرێمی کوردستانە بوونی کورد بۆی کە هەر لە نێو وتارەکەی سەرۆکوەزیرانە لە دوو بەیانی ئەمەی وتەوە کە ئێمە بۆ ئەوی کە گیانێکی سەر بەخۆمانە بێت لە هەوڵەکانمایانی پاشەکشێ ناکەین و مافێکی ڕای گەلی کوردستە لە چوارچەوەی مافی چاری خۆنووسینە جەختکردنەوەی و بابەتێکی گرنگە و ڕاهێنانی کۆمەڵگەی نێودەوڵەتیە لەسەرەوەی کە کورد لە ماوەکانی ڕابردوو سەقامگیری ناوچەکەی ویستووە نەبووتە هەڕەشە بۆ هیچ دەوڵەتێک و ئەکری ئەمە لە قۆناغی هەرێم بوونەوە بۆ کۆنفیدرالی بچیان لە کۆنفیدرالی بۆ دەوڵەت بوون بچێت ئەمە جەختکردنەوەیشی گرنگە بەڵام بێ ئەوش بزانین ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژهەڵاتێکی پڕکێشەیە حالیان ئێستا ئەو شەڕێکە لە بینی بزوتنەوەی حەماس و ئیسرائیل هەیە وەکو دەوڵەت شەڕێکی قوڵە تەنها لەو منتیقەی خۆیان حەسر نابێ بگرێ ئەگوازێتەوە بۆ ناوچەکە بە تایبەتی ئێستا دنیا دوو دابش بۆ بەسەر دوو بەرە بەرەیەکی ڕۆژئاوا بەرەیەکی ڕۆژهەڵات و هەردوو بەرەکەش دۆستەکانیان لە شەڕان بۆیە ئەمە کاریگەریەکی بێ بە تایبەتی لەو ئیقلیمانەی کە ئێمە زیاتر ئەمانەیە لە ڕووی دیبلۆماسی و هێزی نەرمە و خۆمان بسەپێنین تووشی زەرەرەبین بەڵام مهمەوەیە کە چۆن ئێمە لەم قۆناغی ڕابچینە قۆناغێکی تر ئەوەش بۆ جۆرە
کۆنفرانسانە بێ ڕوئای هەرێمی کوردستان یەکلایی بکرێتەوە بۆ دەرەوە و تا بتوانرێت سیخەیەکی زیاتر پێیا بکرێت لەو بابەتانەوە و هەرێمی کوردستانیش پێم وایە کەم تا زۆر درێخی نەکردو لەو بابەتە. لە چوارچێوەی بەستنی ئەم کۆنفرانسانە کاک سەروەر ینی بەشداریکردنی هەرێمی کوردستان دەکاتە ئەوەی کە هەرێمی کوردستان لە پێشکەوتنەکان ینی شان بەشان لە نمونەیەوەی کە دووبەی زیاترین سەرمایه‌داری زیاترین کۆمپانیایە لە هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمپانیا زەبەلاحەکانی دووبەیەوە هاندانێکی ئابووری دروست بکرێت بە وڵاتانی دیکە ینی لە چوارچێوەی ئەو ینی لەو باسانە کە ئینسانی جەنتڵمان و بزنسمان لە بەشداریان کردو بۆیە هاندانیان بۆ بکرێت لە هەرێمی کوردستان سەرمایەکانی خۆیان بخەنەگەڕ. ئەم بابەتێکی گرنگە بەڵام بێت تۆزێک هەستیاریش بین دووبەی نایە دووبەیەکتر دروست بێت ینی نایە بەدیلی خۆی دروست بێت بێ لەوە تێبگەین بەڵام دۆستایەتیکردنی ئێمە لەگەڵ وڵاتانی کەندا و دۆستایەتێکی خراپ نییە ئەبێ لەوە تێبگەین کە ئەوانیش هەژمونیان بەسەر هەندێک لە هێزە چەکدارەکان هەیە لە ناوچەکە کاریگەریان هەیە لە بەرەوەی دامی مادیان نەکرێ بۆی دۆستایەتیکردنیان خراپ نییە و ئەبێ لەوە تێبگەین کە ئێمە بەدیلێکی جیاوازترین لە هەموو بەدیلەکانی تر ئێمە مکەویناتی زیاترمان هەیە لە دووبەی بۆ نمونە لە هەرێمی کوردستان یاخود لە هەولێر زۆرترین پێکاتی جیاوازی تیاژی لە بیانی لە نەتەوەی جیاواز لە ئاینی جیاواز هەرێمی کوردستان بۆتە ناوچەیەک کە کۆکەرەوەی هەموو دەنگۆڕانگەژان و تۆلەرانسە لە هەرێمی کوردستانە خۆ کولتوریی کوردی نیشتیمانیە ئەمە ئەکرێ زیاتر پەری پێ بێ لە فەراغی ڕۆژهەڵاتی ناوەڕاستواتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا نەقسی یەکتر قبولکردن هەیە بەڵام لە شوێنێکە پێوتی هەرێمی کوردستان ئەم نەقسەی پڕ کردوتەوە وتوانێت نمونەیە بێ لە نمونە ئەو وڵاتانە بە تایبەتی دووبەی چی ئیلهامێ لە هەرێمی کوردستان وەرەگرێت دووبەی پێویستی بەوەیە کە زۆرترین زانیاری هەبێ لەسەر منتیقەکە حکوومەتەکەی ئەو مێرنشینەکە هەیە لەوێ پێویستی بەوەی ئاڵگۆڕی زیاتری بازرگانی هەبێ ئاڵگۆڕی ئەمنی هەبێ بە تایبەتی لەسەر ئاستی هەواڵگری لەسەر ئاستی جیهانیش خۆتەزانی ئێستا کێشەی گەورە هەیە کێشێکی گەوری جیهانیە کێشێکی گەوری جیهانیە داهێنانی زیرێکی دەستکرد ئێستا داهێنانە بەڵام لە ماوەیەکی نزیک کە بێتە ڕۆتینە بێتە کێشە بۆ جیهان لەسەر ئاستی مادەی هۆشبەر چکە منتیقەکە منتیقەیەکی گەرمی ئەو بابەتەیە و بیرمان نەچێ هێزە کاریگەرەکان لە جیهان ئێستا ململانیانە لەسەر ئەم ناوچەیە بۆ تێپەڕبوون لەوانە سین ئەوێ جادەی حەریج زیین و کاتەوە بۆ ئەوان گرنگە بۆ ئێمەش گرنگە و ئەمریکاش ئەوێت ئێمە بە هاوپەیمانی خۆی بهێڵێتەوە ڕوسیا ئەوێت کاریگەری خراپمان نەبێت لەسەر دۆستەکانی لە منتیقەکە هەموو ئەمانە گرنگن بە تایبەتی لە داهاتوو ئاستی وەبەرهێنانی غاز بۆ منتیقەکە بۆ جیهان زۆر بەدیلەوە کە سەرچاوەیەکی وزەی باش بین تەسەوڕ ناکەم هەرێمی کوردستان بەبەدی ئەتوانێت بێ بەس نایە بەدیلی هیچ کەس بەڵام ناشێت لە بازاڕی نەوت و غاز بسڕێتەوە و ئەوێ لەسەر خەریتە هەبێت لە نمونە بۆی سبێنێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دووبەی کە ناکۆکیێکی نەوەیان هەیە ینی ئەکرێت لێرەوە هەرێمی کوردستان بێتە سەرچاوەیەکی وزە بوو ئەتوانێت بێتە سەرچاوێکی وزە هەم بۆ ئەوروپا هەم بۆ بەشێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم ئەکرێت یعنی ئەو عاملی گفتوگۆی لەگەڵ رووسیا لەگەڵ قەتەر لەگەڵ ئێراندا بنیشێتە سەر ئەو بابەتانە بەڵام هەرێمی کوردستان ئەوەندەی من سیاسەتەکەی بخوێنەوە نایە بەدیلی هیچ کەس بەڵام ناشێت لەسەر نەخشەی نەوت و وزە بەدەر بخرێ ئەوێ لەسەر نەخشەکە هەبێت لە چوارچێوەی ئەم باس و خواستە هەرە گەرمە سیاسیە ئابووری تەکنۆلۆژیانە ینی هەرێمی کوردستان حتمما ینی بۆ بەستنی ئەم جۆرە کۆنفرانسانە بە ئەندازەوەی کە سەردانێکی پرۆتۆکۆڵی ڕێکخرێت سەرۆکوەزیران دەتوانێت لینک و کۆنتاکت دروستکە لەگەڵ ینی ئەو سەرۆکی ئەو وڵاتانە لە نمونەوەی کە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان دانیشت کۆبنەوەکان چڕوپڕ بوون لەگەڵ حاکمی دووبەی شێخ محەممەد ئەلمەکتوب دانیشتووە لەگەڵ شێخ محەممەد ئەلخەلیفە بن زاید دانیشتووە و لەگەڵ سەرۆکی کۆمکاری عەرەبی دانیشتووە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان دیارە ڕەنگە دیداری تریشی کرد بێت کە دوور لە چای میدیاکان و بەدڵنیاییەوە کراوە هەموو ئەوانە بۆ ئێمە گرنگ بوون مەسڵومەتی ئەو عایلەی کە لە هەولێر تووشی و کارەساتە بوون سەردانکردنی ئەو بۆ نەخۆشخانە
تأکیدکردنەوە بوو لە مزەحیبوونی و عایلە و بەدرۆخستنەوەی هەموو ئەو بابەتانەی کە لە سوۆسیال میدیا و دنیای میدیایی ئێرانی گرتبوویەوە بۆ چاواشەکردنی دنیا. تەسەورەکەم کاریگەری زۆری هەبێ و علاقاتی بینی شخصە یەکەمەکان لە جیهان علاقاتێکی سەریع و زوودا ئامەزرێ و پێم وایە علاقاتێکی بتەوترێ بێت تاکو و شخصی سی هەموو چوارەم لێوێ بێت. بەگشتی بەستنی ئەم کۆنفرانسانە لەوانەی میۆنشن یاخود ئەنی کۆی ئەم کۆنفرانسانە بۆ هەرێمی کوردستانە کاتە ئەوەی کە دنیا لە سنگ و پێگەی هەرێمی کوردستان بەواتە تێگەیشتووە سەرڕایەوەی کە لە چوارچێوەی حکوومەتی عراقی فدراڵی کە بە جۆرە لە جۆرەکان ئینکاری ئەم گیانە ئەکرێکە لە هەرێمی کوردستان. لە دوای ساڵی 2007ەوە حکوومەتی عێراق دوای ڕیفراندۆم هەوڵەیە سەرجەم پەیوەندی دیبلۆماسیەکان حتا نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دابخات و هەمووی سەر بە وەزارەتی خارجی بێت و لە وەزارەتی خارجیەوە تەعاملکە بۆی ڕێگەی دیبلۆماسی لە هەرێم بگرێ. بەڵام دیار بوو سەرکردایەتی کورد هەزمی ئەوەی پێنەکراوە پێشی باش بوو خۆی بچێتە ناوەوە. ئێمە گرنگە لە هەرێمی کوردستان شەڕ بکەین لەسەر بەشداریکردمان لەو کۆنفرانسە نێودەوڵەتیانە. جا ئەگەر داوەتمان کردیان بە زۆر خۆمان بڕۆین، یعنی گرنگەوەی ئێمە لە مەحفەلە نێودەوڵەتیەکان وجودمان هەبێ و بتوانین کاریگەری لەسەر خەڵک دابنین و بتوانین ئەو پەیامێکی هەرێمی کوردستان و حکوومەت و خەڵکی کوردستان هەیەی و سەرکردایەتی کوردیەتی بدرێت بە خەڵکەکانی تر بە میلەتانی تر بۆی ڕوئیای جیاواز ببیندرێت و هەروەها باز لەو پێکەوژیانی هەرێمی کوردستان کرێت لەو پێشکەوتنانی هەرێمی کوردستان ئەوەی جێی دڵخۆشی ئەم جارە شاندەکانمان زیاتر شاندی سیاسی نەبوو، شاندی بازرگانیشی تیا بوو. ئەم شاندە بازرگانانە زۆر مهمن لە دەستخستنی پارەی دەرەوە بۆ ناوەوە کەمە لەسەر حساباتی تەرازوی پارەدانان لە مەجای اقتصادیەت ئەبێتە پڵەس بۆ ئێمە. کاریگەری هەبێت پێشم وایە لە داهاتوویەکی نزیکە تا مانگی کۆتای مانگی 4 و ئەوانە دەرەنجامی هەموو ئەو سەردانانەی کە لەو ئاخیرە هەبووە پەیوەندی ئێمە لەگەڵ عێراق بە جۆرە لە جۆرەکان پێشکەوتنێک هەبێت یاخود قەرارێکی تر بدرێت لەسەر لە نمونەیەوە حتمەن باسی خواستێکی ئەوەیە هەیە کە چۆن کاڵای نێو هەرێمی کوردستان هەناردەی وڵاتانی تر بکرێت. لە نمونەی ئەوەی لە کابینەی نوێی هەمیشە ینی لەو هۆڵانە ینی مقورتر و مسوورتر بوو حتمەن لەو چوارچێ ئەو کەسانە یعنی ئەو بزنسمان ئەو سەرمایه‌دارانە دەدرۆزرێتەوە کە پێشتر چۆن کاڵاکانی هەرێمی کوردستان لە نمونی تەماتە فڕە دەدایە سەرجادەکان ینی لە کابینەی نوێ ئێمە دەیبینەوە کە بەرهەمی بە تایبەتی کوشت و کاڵی هەناردەی دەرەوە بکرێت. ئەم بابەتیشی گرنگ بوو بە تایبەتی لەسەر مەجای اقتصادەتی ئەمە و فرەکردنی سەرچاوەکانی داهاتمان لە حکوومەتی هەرێمی کوردستان. پێم وانییە کابینەکانی ڕابردوو درێخیان لەو بابەتە کردووە، بەڵام یەک شت لێرە زۆر گرنگە ئەم جارە کابینەی نوێم بە گرنگتر لەسەر چەند بابەتێک وەستا. یەک لەوانە هەرچەند بۆ ئێمە بابەتێکی نوێ و تازەگینا بۆ جیهان بابەتێکی تازە نییە بە ئەلکترۆنیکردنی سەرجەم سێکتەرەکانی بڵێن حکوومەت و وەزارەتەکانی هەژماری من پرۆسەیەکی ئێژگار گرنگە بەڕاستی چکە ڕەنگە لە هەندێک جێگە لە هەرێمی کوردستان کار بۆ بکرێت کە ئەو پرۆسەیە لە کەدار بکرێ یاخود تێنەگەێنرێ خەڵکی ئەمە بەڕاستی ئەم بابەتە حکوومەتیش پێویستە بکردن. باشە بڕێک لە گرنگی ئەو هەژماری منە ینی ئەم بابەتە زۆر مهمە. من ئەمەی بە نمونەیەک بێنمەوە ئەگەر بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەو سێموچەی کە بەغا تا ئێستانی ناردەوە بڵێن قەراربات سێموچە بات بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش دابەشیکە بەڕێزان 3.6 ملیاری چەندەکە میانی نزیکەی 2 تریلیۆن و شتێکەکە بەڕێزان 2 تریلیۆن دینار سویلەنیە لە بازاڕ ینی کاغەز نیە بلیخێتە بەردەست خەڵک تا سێموچە ینی تۆ ئەو پەڕی هەر تریلیۆنێک دینارە لە بانقەکان و لە بەردەست خەڵک و لەو شارە ینی کەواتە حکوومەت ئەگەر بشیوە سێموچەکە بە ناتوانێت لەبەروی کاشی نییە. بەڵام ئەگەر تۆ ڕەقەم بێ ئەو دەوڵەتە گەورانە کە بانقە دەبوو ڕقەمی ئاڵوگۆڕەکە تۆ لە جیاتی و جزدانێک هەڵگری موبایلەکە دەبێت بە جزدانە مەسەلەن کارتەکە دەبێت بە کریدیت کارتەکەت و ماستەر کارتەکە دەبێت بە جزدانە ڕقەم ئاڵوگۆڕ پێکی جلە کڕینانە خۆشتە کڕی بازینەکەیتە سیارەکەت هەموو ئەمانە یەت و ئەڕوە کەواتە تۆ
تۆ ڕەنگە یەک مەعاش بەکارشی لە گیرفانتە بێت دوو مەعاشەکەی تر بە ڕقم لەسەر حساب بانکیەکەت بێ کەواتە ئەمە ئەومان بۆ دەرەخات لە ڕووی ئابووریەوە کێشەی سویلە بۆ هەرێم نایڵێ کاتە ئامادەسازی ئەو ناوەی کە دەکاتە سیستەمی هەژماری بن بەڵێ ئەکاتە دوای ئەوە ئەکاتە ئەوەی کە هەر کەسێک هەر تاکیک لە وڵاتە هەژمارێکی خۆی هەیە ئەتوانی لە سەرچاوی داهاتەکەی بکۆڵیتەوە بۆ بەپی سەرچاوی داهاتی تاک لە وڵاتە و پرۆژە دروست بکەی خوانەخواسە لە مەجای گەندەڵیشە ئەوەی کە پێڵن دوو موچە سێ موچە بندیواریانە ئەو کاتە هەر ئینسانە لەسەر حساب بووە ژمارە پێم وایە حکوومەتی هەرێم ئەو پرۆسی تەواو کردو ئەو پرۆسی تەواو کردو ئێستا لە پرۆسی دروستکردن پرۆسی کۆتاییە ینی دروستکردنی هەژمارەکەی یعنی ئەوەی جا کردوەوە کە مەسەلەن بەپی یاسا بابیرمان نەچێت هەندێک لە وەزارەتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت سێ موچەی وەرگری بۆ نمونە کەسێک مۆزەفە بەڵام کوڕی شەیدیشە ئەتوانێت شەیدانەکەی باوکیشی وەربگرێت ئەوە بەپی یاسایەوە ئەو شتێکینە بەڵام بیرمان نەچێت لە عێراق 850 کەس هەیە لە عێراق لە سەر و هەژدە موچەوە هەیەە 850 کەس لە عێراق نزیکەی 90,000 کەس لە عێراق سەر و 3,000 موچیان سێ موچیان هەیە باشە تقریبان لە نزیکی 15,000 کەس سەر و دوو موچیان هەیە تو سێری ئەمانە بکەین مەمە ڕقەمی گەورە ئەم کێشەی بەچی چارەسەر بێ بەوەی کە تۆ بانقە دەبێ بانقەکە ژێرخانێکی ئابووری گرنگە بەڕاستی پێتان بڵێم خەڵک ناتوانێت کاش زۆر بێنێ کۆمپانیایەکی زەبەلاح ناتوانێت کاش زۆر بێنێ بەڵام ئەتوانێت بە ترانزیتی ڕقم ئاڵوگۆڕ کات و بهێنێت و پارە ئاڵوگۆڕ پێ بکات کەواتە ئەمە بابەتێکی گرنگە کە من بە دەستخۆشیەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم بابەتی وروژاندەوە بە دیجیتالبوونی کۆمەڵگێ هەرماژە کاتە ئەو ریفۆرمی کە نوێم لەسەرجاوەتی سڕایەوە کە دنیای لەمپەڕی بواتە لەگەڵ لەسەر مەجارە کشت و کاڵێکە مەزاری کشت و کاڵی بۆ ئێمە زۆر مهمە ئەبێت تو بیرمان نەچێ ئەو تورکیایی کە لە ڕووی کاڵا و منافسەی ئەوروپاکە ئەو ئێرانی لە ڕووی سەوزۆمیەوە و منافسەی زۆرینی ڕۆژهڵاتی ناوەڕاستەکە دراوسی ئێمە زۆر ئەستەمە تۆ بتوانی بەرهەمەکانی خۆت ساغ بکەیتەوە لە دنیاە ئەزانی لە مەجای سینەمایە ئەڵمانیا بەو گەورەی گیری خواردەوە بەدەست تورکیاوە ینی بەرهەمی سینەمای تورکیا لێ پەخشەکرێ لە سوئیسرا لە پاڵ بەرهەمە ئەوروپیەکانە بەرهەمی تەماتە و خەیار و سەوزۆمی و ئێرانی دانراوە یعنی تۆ ئێران دەوڵەتە هەموو شتێکی هەیە ئاسانکاری زیاترە ئێمە لە اینجا لەسەر ڕایەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە ساڵونی و 2 ساڵە بێ بە باشی دەسی کردو بۆ پرۆسی پێم وایە بەرنامەی درێژخایانیشی هەیە بۆ بابەتە و ئەکرێت لە پاڵ ئەمەشا لە پاڵ ئەم دوو بابەتە بابەتی گەشتیاری و ئەوانش بیری لێ بکرێتەوە بچێتە قۆناغێکی تر بۆ بابەتێکی ئێستا هەیە لەگەڵەوەش ئەمە هەنگاوی ئەومان ناوە لە کۆمەڵگەیەکی بەکاربەرەوە ببینە بەرهەمهێنەر من هەندێک جار لە هەندێک حاڵەت سەر ڕای و دۆخی کە هەیە ینی خۆشحاڵ مەکە کە بینیم لە میدیاکان هیوادارم ئێوەش هەروە بن جەخت لە چۆن ئەڵەی داهێنانە تاکیەکانەکانەوە خۆبژێوی تاکیەکانەکەنەوە ئێستا بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە ئافرەتان بۆ خۆیان دەستی کاری خۆیان هەیە و ئیشەکەن و ڕەنگە لە هەندێک جێگەشت چەند کەسێکی تری شانس بێتە سەر ئیش ئەم بابەتە زۆر مهمە پشت بە خۆبەستن زۆر مهمە پێویستە سێکتەری گشتی خەفیف بکرێتەوە سێکتەری تایبەت بەرەو پێش ببرێ بەڵام ئەمەش پێویستی بە دامی حکوومەت وەکو سولفات و پێشینە بۆی کارەکانیان بکەوێتە سەر پێی خۆی هاتنەوە لەگەڵ دنیای نوێدەم بۆ بەستنی ئەم جۆرە کۆنفرانسانە حتمما وەفدەکان شاندەکان ئاشنای دنیای کەسی پسپۆڕە بن لە نمونەی ئەم کاری کە کابینی نوێم دەستیاوەتە لەوەی لەم پەنجەرەوە کارێ بکەی لەو پەنجەرەوە وەریگریتەوە مەبسم لەگەڵ دنیای نوێ ینی نوێی سەردەم یعنی ئەوە بێت کە هەموو شتەکان دیجیتاڵی بکرێن بەڕاستی کاروبارەکان ئەڵم ئێستا خەڵک کات دەکڕێ کە کات دەکڕێ پێویستی بە سەرێترین کات زۆرترین بەرهەمی دەست بکەوێ بە کەمترین تێچوو بۆیە ئەمڕۆ لەسەر ئاسی دنیا بە تایبەتی دوای ئەو قۆناغی کە تەکنۆلۆژیای زیرەک AI هاتوتە ناو کۆمەڵگەوە تەتەوراتی گەوری بە خۆی بینیوە و فۆرمی تەعاملی دنیا بە تەواوەتیە گۆڕێ بۆیە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان چەند بەشداری کۆنفرانسەکە لە دەرەوە ئەوەندەش کۆنفرانسی نێودەوڵەتی لە ناوخۆی خۆی ببەسێ بۆ ئاشناکردنی خۆی
بە جیهانی دەرەوە دانی کەم بە دووەلە ئیقلیمی و ناوچەیەکە بابەتی گەرم هۆشی دەست کردەمە بەس لە بەڵێ ئێمە چۆن سوود لەو ببینین بۆ سێکتەرە جیاوازەکانی ژیانی خۆمان بۆ ژیانی خوێندن بۆ زانکۆکان بۆ سێکتەرەکانی دارایی بۆ هەموو سەربازی حتا ینی ئەوانە زۆر گرنگن کە ئێمە سوودی لێ ببینین ئەوە پێویستە درێخیتیان نەکرێت تەسەورەکەم لەو دۆخی ئێستا ژۆ هەنگاوانی نراوە هەنگاوی خراپن تایبەتی ئێمە ینی کەوتونێت ناو دۆخێکەوە دنیای درۆنەکانە هەموو ئەو سزایانی ئەمریکا بۆ ئێرانی داناوە هەموو ئەوانە ئێران تەطبیقیەکە بە هەرێمی کوردستان بۆ نمونە ناڵە بجێ بۆ بێ باشە مەسەلەن قۆی زاریبەر لە ناو خودی ئێران نایە بەڵام لە هەرێمی کوردستانەیە فشاری ناوخۆیی بۆ کات و بێ ئەرزشکردنی سمبولەکانی هەرێمی کوردستان ئەو دەسیاوەتی هەموو ئەو فشارانێک کە چەند ساڵی ڕابردوو لەسەر ئێران دروست کراوە کە خۆیان بە فشاری دانێن ئەویش هەمان تەطبیقەکاتەوە بەسەر هەرێمی کوردستانی دۆستی ئێران چکە بیرمان نەچێ نزیکەی 15 بۆ 16 ملیۆن کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە و لەو پارچەیەکی ئێران داگیری کردووە هەیە ڕەنگە ئێمە کورد لە خراپترین حاڵەت ئاگەریەک بگرین حشیمەتێکی خراپ دروست بکەین لە ئێرانە بۆیە ئێرانە ببی لە سەقامگیری خۆی بکاتەوە لە هەر حاڵەتێکی ئەو قسەی بۆ تورکیا و سووریا ڕاست کاک سەرور بۆ ئەم بابەتە مژاری دیداری تایبەتم ینی بەستنی کۆنفرانسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شتێکمان باز نەکردوێ لای جەنابتان گرنگ ببێت بفەرمووەکو دوا قسەت زۆرینەی بابەتەکانمان باس کە دەستی جەنابەت خۆشوێت هیوادارم هەرێمی کوردستانم قۆناغش تێپەڕێنێ بە سەرکەوتوی دڵنیاشم تێپەڕێنێ بە ئیرادەی و خەڵکە دنیا سپاس بۆ کاک سەروەر جەلیل وەکو چاودێری سیاسی لە دیداری تایبەت لەگەڵمانە بوو زۆر سپاس بۆی باش زۆر بەخێراتی خۆشەویستان ئازانەوەش هەمیشە تەندروست کامەران بن